دوو لە براکانی ڕزگار دوای نەشتەگەریەکە هاتن بۆ ماڵیان تا پاکانەی خۆیان بکەن. کاکە گیان وەڵا ئەو ڕۆژێک کە عەمەلیات کرابووی لە دوکانێ یعنی ئیشێکی زۆرمان کرد بۆ پێش هۆتە یوسفی برام. ڕاستەکە برام باوەڕت هەبی ئەشیایەکی گەلە زۆرمان لەوە هاتبوو. ئەگەر با تۆ ئیسلامە نەکرد بە هەموو پارەکەمان دەفەوتا. یعنی پارە گرنگترە لە ڕۆحی براتان؟ نا برام و کەنجی قسەیە. برا ئەو کەینێ قسەیە ئەتوو هەزاران شتی گرنگتر دەینی لە بۆمە. دیارە بەست بکەین و کاتە زروفەکەوا بوو دەبایە بەجمە بێشت بە شتەکەەوە هەر ڕێککە دیانیزم. باش ئەری برا گۆرەمان ئەسمانە چییە؟ ئەو لە سینە هەتا ئێستا نهاتەوە. تەلەفۆی نەکردی دەمزانی هیچ دەمزانی هیچ دەنجی نییە. خوا هەیە برا پێویستت بە هەرچ بوو ئەمە لە خزمەتین باشە؟ پێویستم بە کەس نییە الحەمدولله و شکر خوا هەیە. برام ئەتوو هەرچت بوێ لە خزمەت دەینە ئەتوو برا گەورەی مەی لەما گەورەتری ئەوەندەمان خۆش دەوەی نەبیتەوە. ئەگەر پارەش زەرورە لە بۆ دەینین برام. گۆزان ستاکردیە ئەزان سەتان شکاندەوە بەرامبەری مانە خەزوورە کابراتە کا خوشکانێت وەڵامم پێ نەبوو. ئەلو ئەشیا مالەواتیە؟ ئاری دەی بڕۆین ئەشیا هاتیە برام ئەمە دەی بڕۆین وەڵا ئەشیا هاتیە لەسەری زندەگەری زمان خواتان دەگەم زۆر چاکە ئینشەڵا کە مەشکە دەگەینە بە هیوان باش بیشان برام ئینشەڵا باش دەبیەوە. ڕزگار ئەوە کوان؟ ڕۆیشتم دیسان ئەشیان دوهات بوو هەر ڕاش و نەستان. خۆ ئەوان وتیان دوو شەو لێرە ئابین. وازیان لێ بینە چت کە دەگا بڵێ وەڵا خێری بنووسێ وتی بەیانی لە شارەوانی قسەیان لەگەڵ ئاکەم و بۆ دووەرەگرم. ئیشەڵڵای خوای لێبێ. دەستەکات خۆش بی دەستەکات خۆش. باشە با منش بچم شۆرباکە و بۆ بێنم. باش. مەریەم ژنێکی فیداکارە ژنێک لەو شەقامە جەنجاڵەدا بۆ ئەوەی لێ نەگەڕێت خانەوادەکەیان تێک بچێت ڕێگەیەکی سەختی گرتە بەرەو دەستی کرد بەکارکردن. بەسەر چاو دایکە جان کەمێک پاک لە بۆ باوکمان بینەوە بەسەر چاو ڕۆحەکەمەی بینەوە. مریەم خان چۆنی؟ سەر چاو کاکەگیان تازە پاقڵام وەرتێکە بای چەندتەوە؟ هەر چەندێک بکێشەنی باقلەکەشت خۆشە ها؟ سپاس. باقلەکە خۆشە بەڵێ. دەست خۆش بێت دەمێکە ئیشێک هەیە ئەمەیە پێتی بڵێم. فەرموو. بۆ واز لەم ئیشە نەیانی بێی لای من ئیشکەی؟ وەڵا ئەم ئیشە عیبی نییە ئەلحەمدولیلا ڕزقی خۆی تایە. بەڵام ئیشەکەی منیش باشە. وەڵایی پێویست ناکات دەستە خۆش بێ سپاس. ئۆفیسێکمان هەیە وەرە لەوێت کەم بە چایەکی. پێویست ناکات کاکە سپاس. دە باشە ڕۆژێک داوەتی منن ئەچین بۆ سەیران لەوێت کا برژێنین گۆشتە برژێنین. ناڕێن کوڕم پێویست ناکات کاکەگیان بۆ بین بۆ سەیران. باشە ڕقەمەکەتم بەرە بالان بێت
ئەوە تۆ تەواوی کاکە بڕۆ لێرە تا حەیام لە بردووی دەی باشە باش خۆنم خواردوم وەرە کاکە ئەوە زۆرە دایکە گیان باوەز لە ویشە بێنین ڕۆژانە خەڵکی زۆر خراپ توشمانە بێت ناکوڕەکەم قەی ناکە منە لەگەڵایە نەترسی باشە خوایان یارمەتیمان بە بابا بڕواتەبی بە چای خۆم دیتم هاو کابینەت لێ دیارە لێ پاقلەی دەفرۆشی بەڕاستە؟ ئەرێ وەڵا بابا وەرە باب چۆرە ئەها بابەت جان لێت دیارە ئەو خوشکە تاقانەکەمە لێرە خەریکە پاقلە و شلەغەمی دەفرۆشی کوڕەکەش لینە بابا کچم ئەوە چ دەبینم لێرکانە ها؟ چییە بینی باوکێکیان سەربەرزیە بینی ئەوە سەرشۆڕیە چۆن دەبێت کچی من لەسەر جادە پاقلەی بفرۆشی ها؟ ئەوە کەی ئیشی ئافرەتە و ئیشی پیاوە تۆ دەیکەی باوکە ئافرەتیش شان بە شانی پیاو بۆی هەیە ئیش بکات نەخێر بۆی نییە ئیش بکە ئەوە سەرشۆڕیە لە بۆ من تێگەشتی؟ زمانی چەند درێژ بۆ بابا ئێستا بە پێشم کەەوە کچم یاڵە لۆماری نایەمەوە چییە؟ جوابی بابم دەدەیەوە مێردەکەت هەندە خۆش دەوێ خۆشەویستی بابت لەبیر کردیە؟ بەڵێ خۆشمەوە و پشتیەگرم کچێ وەرە لەگەڵمان با بڕۆین دەی ڕاوەستە دلێت کچم مادام مێردەکەت ئەوەندە خۆش دەوێت ئەمن ئەوە ئاشام لێ کردی تێگەشتی بە هیچ ناو ئەگنێەوە ئەمە هەر لە مێژە حاشان لە تو کردیە پیرۆزی مێردەکەت بی بڕۆ بابا ڕزگار ئەزانی چی بووە؟ چی بووە؟ قسە بکە چی بووە؟ ئەلۆ زين هاري وسب حارسة بردن أوار هستا بريكان وهدو شان بحارسة بردن ئەزانم ویستم منیش ئەوە پێ بڵم نەمتوانی بۆ کوێ ئەڕۆی هستا تۆ بۆ حاڵەوە ناتوانی بڕۆی دوای مانگێک عوسمانی برا گەورەیان چاوی بڕی بۆ سامانی برا کۆچ کردوەکانی لەبەر ئەوەی ژیانی هاوسەرگیری پێک نەهێنا بوو بەپێی یاسا سەروەت و سامانەکەیان بەسەر ڕزگار و عوسمان و خوشکەکانی دابەشکرا ڕزگار بەهۆی ئەو بەشە زۆرەی میراتی ژیانی گۆڕدرا و دەستی کرد بە کاری قوماش و دوای 6 مانگ خۆری بەختی هەڵهات و دەوڵەمەند بوو کوڕی من حەزت لە چییە؟
حەزم لێیە هاوڕێکی هەژارم هەیە حەزم لێ بێ لەگەڵم یاری بکە لەناوی بەس سەر چاو بەیانی کە چی بۆ مەکتەب ژمارەکەی دایکی بێنە قسەی لەگەڵاکەم با بێت بۆ خۆتان لێرە یاری بکەن باشە؟ باش خەمت نەبی کوڕە خۆم داوەتشیان دەکەین و خزمەتشیان دەکەین باشە پێکۆش یاری بکەن باشە؟ چاو تاو کڕین